کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکان ڕایدەگەیەنێت ژمارەی ئاوارەکانی موسڵ لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی شارەکەوە 630,000 کەسی تێپەڕاندووە و پێشبینی ئاوارەبوونی هاوڵاتی مەدەنی زیاتریش دەکات. کۆمیسیۆنەکە ڕاشی گەیاندووە کە لەگەڵ وڵاتانی کۆمەک بەخش ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیکردن لە ژمارەیەکی زۆرتر لە ئاوارەکانی موسڵ. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە شاری ژنێفی سویسرا ئەندرێ ماهاجیک وتەبێژی کۆمیسیۆنی باڵای پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکان لەبارەی ڕەوشی ئاوارەکانی موسڵەوە وتی زۆر نیگەرانی لەبارەی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی خەڵکی موسڵ دەبنەوە. ئەو خەڵکانی لە موسڵەوە هەڵدێن خۆیان دووچاری مەترسی زۆر دەکەن بۆ ئەوی لە شارەکە هەڵبێن. ئەو خەڵکانی لە دەست داعش هەڵاتون باز لەوە دەکەن کە هەڵاتن لە موسڵ زۆر قورسە، هەروەها ڕەوشی خۆراوەی موسڵیش زۆر خراپە. پێویستیە سەرەکیەکان بوونی نییە، نە ئاو هەیە نە خواردن. ژمارێکی زۆر خێزان هەن کە ڕۆژانە هیچیان دەست ناکەوێت بیخۆن. بە هەموو لایەکمان ڕاگەیاندووە کە ئاسانکاری بۆ هەڵاتنی هاوڵاتیانی مەدەنی موسڵ بکەن. نابێت ڕێگری لەو کەسانە بکرێت کە دەیانەوێت لە دەست داعش هەڵبێن. نابێت ئاوارەکان بگەڕێنرێنەوە بۆ ئەو ناوچانەی کە هێشتا ئارام نین. لەگەڵ ئەوەی 6 مانگ بەسەر دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی موسڵدا تێپەڕ بووە، بەڵام هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە بۆ کەمبوونەوەی ژمارەی ئاوارەکانی موسڵ و ژمارەکانیشان زیاترە و بەردەوام لە زیادبوونیشدایە. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانی نەتەوەیەکگرتوەکان باس دەواکات کە بودجەی پێویستیان لە بەردەستدانیە بۆ بەهاناوچوونی ئەو ژمارە زۆرە ئاوارەیەی کە لە عێراقدا هەیە. لەو بارەیەوە دەڵێت هەوڵەمڕۆییەکانمان بۆ بەهاناوەچوونی ئاوارەکانی عێراق و ئەو پەنابەرانەشی کە لە وڵاتانی دەرەوە ڕوویان لە عێراق کردووە سنووردارە لەبەرەوەی بودجەی پێویستمان نییە و بۆ بەهانەوەچوونی ئاوارەکان. ئەو پرۆگرامەی کە تایبەتە بە هاوکاریکردنی ئاوارەکانی عێراق تەنها لە 18% بودجەی بۆ تەرخان کراوە. کەمی بودجەش هەڕەشەیە لە کارەکانمان دەکات و لەم ساڵدا عێراق ئەگەری ئەوەی هەیە وەک پێویست نەتوانێت بەدەم ئاوارەکانەوە بچێت و هاوکاریان بکات. لە کۆی زیاتر لە 630,000 ئاوارەی موسڵ زیاتر لە 434,000 کەسیان لە خۆرئاوای موسڵەوە ئاوارە بوون. کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکانیش پێشبینی ئاوارەی زیاتر دەکات لەو بەشەی شاری موسڵ. با مەبەستی پێشوازیکردن لە ئاوارەی تر نەتەوەیەکگرتوەکان بەم دواییە کەمپی حەسەن شامیدوو حەمەم عەلیلی دووی کردوتەوە. حەسەن شامیدوو توانی پێشوازیکردن لە 9,000 ئاوارە و حەمەم عەلیلی دوو توانای پێشوازیکردنی لە 30,000 ئاوارە هەیە.